نامەکانی ڤانکوڤ یەکێکە لە بەرهەمە نوێیەکان یاخود بڵاوکراوەیەکی نوێیە کە لە شاری هەولێر مەراسیمی ناساندن و هەروەها ئیمزاکردنی لەلایەن نووسەر هەمەهاشنەوە بۆ کراوە بێگومان بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە هونەرمەندان و ڕۆشنبیران و ئەدیبان و نووسەران ئامادەی بوون. پاشنیوەڕۆی ئەمڕۆ لە ناوەندی ئاشتی لە شاری هەولێر وەک یەکێک لە چاپکراوە نوێیەکانی ناوەندی ئاشتی مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی نامەکانی ڤانکوڤ لە نووسینی نووسەر هەمەهاشم بەڕێوەچوو. کتێبی نامەکانی ڤانکوڤ بڵاو دەبێتەوە کە لە ئامادەکردنی منە و یەکێکە لەو کتێبانەی کە لە دنیادا جاری دیش باسم کردووە کە گرنگی زۆری هەیە وەکو ئەدەبیاتی نامەگۆڕینەوە بۆ یەکەمین جارە کورتکە یان بڵێن کوردستان کە وەرجێڕان بۆ نامەکانی ڤانکوڤ دەکرێت. ئەو نامانە گرنگەکەی لەوەدایە هەم چێژی خوێندنەوەی تێدایە لەگەڵ ئەوەی کە ئەدەبیاتی نامە زۆر گرنگەوە هەم کۆمەڵێک حکمە و کۆمەڵێک وتەی زۆر گرنگی تێدایە کە ئەومان بۆ ڕوون دەکاتەوە کە ڤانکوڤ چەندە بۆ ژیان ڕوئیای جوان بۆ چەندە بۆ هونەر ڕوئیای جوان بۆ جگەلەوەی هەموو قۆناغەکانی ژیانی ڤانکوڤمان پێ دەڵێ. یعنی ئەو کتێبە دەتوانین وەکو سەرچاوە بۆ ژیانی ڤانکوڤ بەکاربێنین لە قۆناغە جیاجیەکانی ژیانی. ئەو کتێبەی من تقریبا نزیکەی 40 نامەی تێدایە بەڵام لە ئەساسن کتێبەکانی نامەکانی ڤانکوڤ کە یۆهانە ڤانکوڤ کاتی خۆی دوای مردنی توێی مێردی چاپی کردووە تقریبا 900 نامەیە کە دەکات نزیکەی کتێبەکە نزیکەی 1500 لاپەڕەیە. بەڵام ئەوەی من کە لێرە ئەمڕۆ چاپم کردووە بڵاوی دەکەمەوە تقریبا نزیکەی 40 نامەی هەڵبژێردراوی ڤانکوڤە.